ئەمە لە لای یۆنانیەکان. بزانین ئافرەت لە لای ڕۆمانیەکان چۆن بووە. ڕۆمانیەکانی تر کە ڕووسیای قەیسەری و تا ناوەڕاستی ئەوروپا ئاگرێتەوە، لە لایەوە ئافرەت چۆن بووە. ڕۆمانیەکان طبعا مؤتەمەرێکی گەورەیان گرت، کۆڕبەندێکی گەورەیان گرت لەسەرەوەی بزانن ئافرەت بە ئینسان بزانن یاخود بە شتێکی تر، بەناوبانگە مؤتەمەرەکەیان. لەوێ بڕیاریان نا کە ئافرەت ڕۆحی نییە، وەکو حیواناتە، خاوەنی ڕۆح نییە، عینەن حیواناتە. حیوانات لایەوان ڕۆحی نەبوو، خۆ حیواناتیش ڕۆحی هەیە، بەڵام لایەوان حیوانات ڕۆحی نەبوو، ئافرەتیش ڕۆحی نییە. ئەمانە شتانێکن دروست کراون بەس بۆ خۆشی بۆ پیاو لای ڕۆمانیە کۆنەکان. و ئایانود ئافرەت کە مرد زیینو نابێتەوە، هەروەکو حیوانات. حیوانات ئەکرێتەوە بە خۆڵ، یان ئافرەتیش بێتەوە بە خۆڵ، زیینو نابێتەوە. ئەمە دەرەنجامی کۆڕبەندەکەیان و با بڵێن پانیێڵەکەیان بوو کە پێی گەشتە بوون، جاسە پێڵێن پانیێڵ، ویان لێ کردوین بە کوردی لە بیریان بردوینەتەوە. و ئایانود بۆی نییە میرات بگرێت لە بەرەوەی خاوەنی ڕۆح نییە و ئەو ژیانی هەتاهەتایی نییە، زیینو بوونەوەی نییە. و ئایانود واجبە لەسەری بە هەموو تەمەنی خزمەتی پیاو بکە، و بۆشی نییە نە گۆشت بخوا، نە پێ بکەنێ، نە قسەش بکە، لەبەرەوەی لە ئەسڵا شەیطان دروستی کردو لە پیسایی شەیطانە. ئەم قسەشیان هەر لای غریقەکانەوە وەرگرتبوو، ڕۆمانیەکان. بۆیە هەستان لە دوای ئەو مؤتەمەرە، لە دوای ئەو کۆڕبەندە، قوفڵێکیان دروست کرد، ناوی قوفڵی مۆزلیر بوو. مۆزلیر شتێکی وایە. بڕیاریاندا بنرێ بەدەمی هەموو ئافرەتێکەوە لە ئاسن دروستەکرا، ئەیان کرد لەدای ئاگرتە قسەی بۆ ناکرد. ماوەیەکی زۆر ئافرەت ئاواژیاوە لە حەزارەتی ڕۆمانیا کە هەموو پێشکەوتنی ئەوروپای سایبینی لەسەر ئەمە بوو. ئاوا ئافرەتیان کەلەپچە کرد و بێدەنگیان کرد. جا بۆ یاڵێ ئافرەت لەو ڕێگاوبانانەیە ئەکەوت، شەو ڕۆژ ئیشیە کرد، کاریە کرد، بۆشی نەبوو دەم بکاتەوە بە هیچ شێوەیە. جایانوت هەر ئافرەتێکی ژەو قوفڵە لێ بکاتەوە، سزاکەی چییە؟ لە ناو ڕۆنی قرچاوە بسووتێنرێ، یان ڕۆنی قرچاوی بەسەرا بکرێ بسووتێنرێ، یان بە ئەسپێکەوە دوای کەوی ڕاوی بنەی تامرێ، ڕاوی بنەی تامرێ لەو ڕۆژای تر چۆن ئەمرەیە کەوێتە خوارەوە لە شاخەوە، خۆی ماندووە بێمرێ، کەوێ بەسەر بەردێک ئامرێ، بەسەر دارێک ئامرێ، با بمرێ، تر هەر چۆن ئەمرێ. و لە لای ڕۆمانیەکان ئافرەت شتێک نەبوو ناوی تەلاق بێ، بۆت هەبوو ڕۆژی 200 جار لێی جیابیتەوە و بیشێنیتەوە، شتێک نەبوو ناوی یعنی تەلاق وانەبێ، بۆت هەبوو ڕۆژێک لە ڕۆژێکا 200 جار لێی جیابیتەوە و بیشی هێنیتەوە. حتا یەکێ لە فەیلسوفەکانیان کە ناوی سینیکایەڵێ تەلاق لای ئێمە شتێک نییە دوایی پەشیمانی لێ دەربڕین، ڕاڵا پەشیمانی ژنەمان بۆ تەلاقات تازە لە دەستمان دەرچوو، نە شتێکی وانە لای پیاوەکانیان. وە شتێکیش نییە شەرمی لێ بکەین، بەڵکو ئەمڕۆ لە ناو وڵاتی ڕۆمانیەکانە خۆی واڵێ و بە دەقی خۆی وێڵدیۆران تێناوێتی لە قسەت الحەضارەیە کە واڵێمە قسەیەوە، بەڵکو زۆری اعتیادیە بەلامانەوە ئەگەر ئافرەتێ بەقەر ڕۆژەکانی تەمەنی مێردی هەبێ. دێگەن لەو قسەیە یعنی ئەگەر 100 ساڵ بژی کە 3600 ڕۆژەکە 3600 مێردی هەبێ زۆر ئاساییە بەلایەنەوە. ئەو ئەوروپا جا سەش تقریبەن وایان لە ئافرەت کردووە، خۆلایەوە ئافرەت هەر ڕۆژە لەگەڵ پیاوێک بێ زۆری اعتیادیە، وانە؟ لێرەش خەریک نییە وای لێ خوا ئافرەت هەیە 15 پیاوی ناسیوە، هەر ئەوەندە کە یەکەم ساڵی جامیعی ئەیتر تا 4 ساڵەکە لەوانەیە 500 پیاو بناسی. ئەگەر فریاکەوێ بۆ گروپەکان و قیسمەکانی کە ئیگنا حەردەسی بە هیچ نەکا گروپەکەی خۆی ئەگەڕێتیە هەیە وایە، لەبەرەوەی فیترەت کە تێک چوو ناگیرێتەوە. کێشەی ئێمە خەڵک وازانەیە کە باسی ئەوروپا ئەکەین کێشەمان دینە لەگەڵیان بەتەنیا، نا کێشەمان فیترەتە، کێشەمان ئەخلاقە، کێشەمان زۆر شتە لەگەڵیان، کێشە دین نییە. جا بۆیە ئەوی هیچ گوێمان نەئەیایە کە ئافرەتێک بەقەر ڕۆژەکانی تەمەنی مێردیە بێ، یعنی هەموو ڕۆژێ تەلاق بدرێ و شوێکی کە بکات، تەلاق بدرێ شوێکی کە بکات، تەلاق بدرێ شوێکی کە بکات. ئەمە لە لای ڕۆمانیەکان. لە بەریتانیا اعتیادی ئافرەت دەفرۆشرا، لە زۆرێک لە ویلایەتەکانی بەریتانیایە ئافرەت
ئەفرۆشرا بۆ لەبەرەوەی خوازیاری ئافرەت نەبوون ئافرەتیش زۆربەی کەنیسایی گرتە خۆی کەنیسەش پارەی نەبوو بیانژێنەی فرۆشتن لە مناڵیەوە گەورەیەکردنەوەی فرۆشتن حتا وای لێ هاتبوو ئەم فرۆشتنی ئافرەتە لە ناو بەریتانیا تا ساڵی 1882 بەردەوام بوو یعنی تا سەدەی هەژدەیەم تا کۆتایی سەدەی هەژدەیەم بەردەوام بوو لە ناو بەریتانیا ئەو ئافرەت دەفرۆشرا و هیچ حەقێکیشی نەبوو چونکە ئەو کاڵایەک بۆ فرۆشرا تا نە لە ماڵ و مڵکانە لە میراتانە لە داخوازی با بڵێن پێداویستەکانی خۆیان لە شاری بەلغرات ئافرەت ئەفرۆشرا بە ترازوو ئافرەت دەفرۆشرا بە ترازویان کێشە و چۆن میوە و سەوزۆ میوە ئەوانە کێشی تەماتە و پیاز و کوولەکەوانە ئەو ئافرەتیانە کێشە حتا نرخەکەشیان هێناوە خۆیان یڵدوێران نرخی ئافرەتەکانیش هێناوە کە کیلۆی بە چەند بووە هەموو ڕەتڵێکی ئافرەت دەڵێ بەبوو 2 بنس بوو عملەی ئەوسا بنسی پێوترا بە 2 بنس بووە گافرەتەکە جوان بووە ئەو بە 3 بنس هەموو ڕەتڵێکی وابزانم تقریبا 600 غرامەوە یعنی تر کیلۆی بە 5 بنس و کڕی ئاوە جاڵێ ئەگەر ئافرەتێک 100 ڕەتەڵ بووە یان 120 ڕەتەڵ بووە ئەو وەختە 28 شلنی ئەکرد شلن با بڵێن لە بنس گەورەتر بوو چۆن خۆمان ئێمە دینارمان هەبووە سا ڕۆبعمان هەبوو ئەوان نیو دیناریمان هەبوو ئافرەتیان ئەوە فرۆش بە کیلۆ لەوێ یەکێ لە فەیلسوفەکانیان کە ناوی هەربڕێتە ئەڵێ چی ئەڵێ لە سەردەمی ئێمەیە لە بەریتانیایە ئافرەت ئەفرۆشرا لە ئینگلتەرا لە قەرنی 11 تا 18 ئەڵێ نرخەکەشیان کەنیسە دیاریە کرد کەنیسە سەر بەکێ سەر بە گاورە ئەو گاورانەیە سام ڕۆڵێن ئازادی بۆ ژن و چی ئەمانە خۆیان وەختی خۆی ئافرەتیانەوە بە کیلۆ فرۆشت با بڵێن کیلۆی بە 5000 ئافرەتێکیان نەکڕی بە 200,000 300,000 جا خۆی دان بەوەی ئەڵێ ئەڵێ قانونمان هەبوو بە نەس لە کەنیسەوە دەرکرا بوو کە پیا و بۆی هەبوو ژنەکەی بفرۆشێ و بیشی گۆڕێتەوە بیشی فرۆشێ و بیشی گۆڕێتەوە ئیتر باقیاتەوەیان نانازام ئەم ژن گۆڕینەوە ژن فرۆشتنە و لێوە هاتووە جا خۆی ئێستا زۆر پیاوێ ژنەکەی نافرۆشی هەڕاجی کردووە لە لای خۆمان بەلاش قسێ دێ بازاڕۆ پارەژمێن چکە گای لێ نییە یا کچەکەی یا خوشکەکەی لە ساڵی 586 لە فەڕەنسا کۆربەندێکیان کرد بە ناوی کۆربەندی ماکۆن لەوێ قەراریان نا کە ژن ئینسانە بەڵام دروست کراوە بۆ خزمەتی پیاو و ڕۆحی ئەو ڕۆحی ژن ئیلا ئەبێ بچێتە جەهەنەمەوە کە مرد یعنی ئەوان تۆزیان لە خواری غریقەکانەوە ئەوانیان ڕۆحی هەر نییە ئەم وتیان هەیە بەس کە مرد دەچێت جەهەنەمەوە ڕۆحەکەی تەنها ڕۆحی یەک ئافرەت ناچێتە جەهەنەمەوە یان وت کێویش دایکی عیسا عەلەیه السەلام مەریەمە خاتونیان ڕۆحی ئەو ناچێتە جەهەنەمەوە چونکە ڕۆحی ئەو تایبەت بووە بەڵام ڕۆحیەکی ئافرەتیش ترە هەمووی بچێت جەهەنەمەوە ئەمە لە لای کێ لە لای ئینگلیزەکان و لە لای فەڕەنسیەکان ئەمە لە ساڵی کەیاوایان تۆ 586 زاینی قەرنی پێنجەم لە لای یەهود طبعا یەهود قەومێکە زۆرترین ڕقیان لە ئافرەت بووە کەس بەقەر یەهود ڕقی لە ئافرەت نەبووە حەزەکەم زان دایمە ئافرەتیان بە بەشێ لە میرات زانیواوە و ئەیانود ئەگەر پیاوێک کچی هەبێ هەر دەقەیە بیەوێ چۆن بیفرۆشەی فرۆشە کەس بۆی نێتە داخڵکە زۆری ئەتیادیە و کە ئافرەت دەکەوتە سۆری ماگانەوە بە هیچ شێوەیەک نانی دەستیان ناخوارد ئەسڵەن جیاشیانە کردەوە لە خۆی لە خۆیانیان جیا کردەوە دایانە بڕند و نەیان ئەهێشت لەو ژوورەشا لەگەڵ یاندانی شێ کە خۆیان دانیشتون ئەمە یەهودیەکان کە ئێستا ئەمڕۆ تازە هاتوونیانەوە ئێمە فێری مافی ئافرەت کەن ئەمانە بە دەق لە تەلمودا هاتووە کە وەختی خۆی خۆیان نووسیویانەتەوە دەستکاریان کردو و ئەیانوت ئافراد ئەگەر باوک نەما برا توانێت تەعاملی پێوە کە ئەگەر برا نەبوو مامەتوانێت تەعاملی پێوە بکە یعنی بیفرۆشێ و بێنێ و بیبا بۆ شێوەیە
و بە هەموو شێوەیەک یعنی هەموو شێوەیەک لەلایەن تەعاملکردن لەگەڵ ئافرەت چێژبینین لەگەڵی دروست بوو لە مناڵیەوە تا گەورەی بلوغشتی وا نەبوو لەلایەن بگرە یەهود ئەو ئافرەتانی پێ باشتر بوو لەگەڵ خۆیان جیماعی پێ بکات کە هێشتا باڵغ نەبوو چونکە کە باڵغ بوو خوێنیە بێتتر باش نیە ناچین بەلایەن یەکەم جار ئەوان بوون کە زەواجیان لەگەڵ قاسیرات کردووە قاسیرات کێن ئەوانن کە باڵغ نەبوون قاسیرات خوار 18 ساڵ نییە جامڕۆ یەهودێسە لە عالەمە ئەڵێ خوار 18 ساڵ قاسیرەیە بۆی نییە زەواجکە بەڵام بە بێشەرعی لە فەڕەنسا لە 13 ساڵیەوە توانێ هەرچی بیکە بەس بە حەڵاڵی بۆ زەواج ئەبێ ئیلا بێ بە 18 ساڵ کە ئێستا ئەمڕۆ مەنبەعی ماسۆنیەت و یەهود لەوەیە جا ئەیانوت ژن بە تەبیعەت ئەم مواصفاتانەی تایە خیانەتکارە درۆزنە زەلیلە جا بۆیە هەر بەدەق لە تەلمودیانە هاتووە ژن لەعنەتە بەسەر پیاوە چونکە ئەیانوت خەتای حەوا بوو ئادەم لە بەهەش کرا دەرەوە بۆیە هەموو ژنێ لەعنەتە بەسەر پیاوە تەماشایان کرد خۆی هەموو سوکایەتەکەیان کە بە ئافرەتیان کردووە یەهود ئەلەمەوە سەرچاوی کردو وایانوت بە هیچ شێوەیە پیاوی چاک ئەگەر بێت و ڕێز لە ئافرەت بگرێ و گرنگی پێ بدا و ئەو تەعاملانەی لەگەڵ نەکا کە تەلمود دیاری کردووە پیاوێکی چاک نییە و بمرێشێتە جەهەنەمەوە لەگەڵەوە ئافرەتەیە ئەمە لە لای یەهود طبعا ئەو ئاەتانەی کە دابەزی ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن بۆ دابەزی لەبەرەوەی ئەهلی مەدینە سەیریان یەکرد کە ئافرەتەکانی جوولەکە کەوێتە سووری مانگانەوە لە نانی دەستی خۆنە لەگەڵی دانیشنە لە ژوورێکا کۆ بنەوە لەگەڵی ئیتر هاتن پرسیاریان لە پێغەمبەر کرد صلی الله علیه و سلم مسلمانان وتیان باشە یەهود بۆ واکە یەهودیەکان خۆیانیان پیسە بێ لێی دوورکەویتەوە ئیتر گڵاوە لەو کاتەیە هاتووتیان یەهود بۆ واکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم ئاەتە بۆی دابەزی جوابی دانەوە کاوە شتێکی زۆر طبیعیە و خوای پەروەردگار لەسەر ژنان نووسیوەتی نەگڵاوە بێ و نە پیسە بێ و زۆر ئاساییە ڕێزی لێ بگرە لەو کاتەشا نانی دەستیشی بخۆ و لەگەڵیشی ئێستا و دانیشە و هیچ کێشێکردنی بەڵام لای یەهودا نابێ لەو کاتەیە دوورکەویتەوە لێ